ساڵتان لەبێت ئەم کاتتان باش لە بڕگەی تەندروستی ئەم جارەماندا باس لە بابەتێکی تەندروستی دەکەین کە تایبەتە بە خانمان. باس لە داخزانی منداڵدان دەکەین، زانین ئایا داخزانی منداڵدان چییە و چەند شێوازی هەیە و ئەو هۆکارانەی کە بێتن هۆی ئەوەی خاتونێک دووچاری داخزانی منداڵدان بێت چییە و چارەسەرەکانی بچێت. گفتوگوی ئەم بابەتە دەکەین دەچینە لای دکتۆرە تاوان فاتح معروف سپۆڕی نەخۆشەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکی و هەروەها بەڕێوەبەری خەستخانەی منداڵان لەگەڵمان بن. داخزانی مناڵدان دوو جۆری هەیە، هەمانە کە خۆی مناڵدانەکەیەتە خوارەوانێ، ئەوی سێ دەرەجەی هەیە، دەرەجەی 1 و دەرەجەی 2 دەرەجەی 3. داخزانەکەی جۆری تر کە خەڵک ینی بە هەڵەیەک باوە لە ناو کۆمەلگای ئێمەیە کە پێوتە داخزای مناڵدان، بەڵام ئەوی شلبوونەوەی دیواری ناولەشە بە میزەڵانەوە لەگەڵ دیواری ناولەشە بە کۆمی ئافرەتەوە، واتە بەڕێکەی ئافرەتەوە. ئەم دوو جۆرەمان هەیە. هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. یەکێک لەوانە بۆ ماوەییە، بۆ ماوەیی زۆر ئافرەت هەیە ئەمە بە چەند ژەیەک ئەم بڵێن مناڵدان ڕاگیراوە، ئەم ژەیانە گرتوێتی کە ناهێڵێ. ئەگەر بە شێوەیەکی بۆ ماوەیی بێ لەوانەیە ئەو ژەیانە بەهۆی نەبوونی ئەنزیمێکی تایبەتەوە لە ژێکانە ئەو مناڵدانە یەتە خوارەوە. ئەو هۆکاری بۆ ماوەییە. هۆکاری دووەم ئەگەڕێتەوانێ بۆ هۆکاری مناڵبوون، ینی مەسەرن و ئافرەتانی کە چەند مناڵبوونێکیان هەبووە، چەند جارێک تکرار بۆ تۆ مناڵبوونەکەیان، ئەمە ژەبێت بە ئەوەی کە تووشی داخزانی هەردوو جۆرەکە بن، یا داخزانی ناولەشی مناڵدان، ناولەشی بڵین ئافرەت، یا داخزانی مناڵدانی. هۆکارێکی ترمان هەیە ئەگەڕێتەوە بۆ قەڵەوی، یعنی ئەو ئافرەتە ئەگەر وەزنێکی زۆری هەبێت، ئەویش هۆکارێکە کە دیسانەوە بە هەمان شێوە ئەو دیوارەی کە ژێکان کزە بێت و یا مناڵدان داخزێنێ یاکوت دیواری ناولەش داخزێنێ. هۆکارێکی تریشمان هەیە، ئەویش بریتە لە ئەو حاڵەتانی ئەو دایکانەی کە عەفو ئەو قسەیەژەکەم کە دائیمی تووشی قەبزی ئەبن، ینی لە ئافرەتا بەداخۆبەوەی هۆکاری گۆڕانی هۆرمۆناتێکی زۆرەوانێ، قەبزیەکی زۆریان هەیە، ئەویش هۆکارێکی ترە بۆ داخزان. هۆکارێک تر ئەوەیە گەر مەسەلەن پەستانێک لە ناو سکیا هەبێ، ئیتر ئایا بە هۆکاری گرەی خراپ یا گرەی باش، ئەمانەش هۆکارێکی ترن کە زەختەکەن و داخزان ڕوئەیە. ئەو داخزانەی کە ڕوئەیە لە کچانە، ئەو داخزانەی کە بریتێ لە مناڵدانەکە خۆی، هۆکارەکەی لە بێتوانایی ژێیەکانیەتی وەکو پێم وتی، ینی ئەو ژیانە کە بێن بە ئینگلیزی پێوترێ لیگەمنت، چوار جۆرمان هەیە کە لەو شوێنەیە، 3 جۆرمانەیە کە لەویە پارێزگاری لە مناڵدانەکە. لە پشتەوانێ پێوترێ یوترۆساکرە، لە لاکانەوە پێوترێ ماکنڕۆیدی پێڵەی، کاردینەڵی پێوترێ، پارا سەرڤایکڵ. ئەمانە کە بە شێوەی بۆ ماوەیی کزن خۆیانێ، ئەنی بێهێزن، توانایان نییە، لەبەرەوە هۆکارەکە لەوانەیە لە ئافرەتێکی شاکە شووی نەکرد بێ هەمان هۆکار ڕووبدا. نیشانەکانی یەکێک لەوانە قاچ پشت ئێشەیە، مەسەن دایکەکە ئەو ئافرەتە دائیمی بەبێ هۆکار قاچەکانی و پشتی زۆر ئێشێ. دووهەم یەکێک لەوانەی کە زیاتر دایکەکە سپێکا میزڕانەگرتنە، یعنی ئەڵێ من ئەبێ زوو بچم بۆ میزکردن چکە هەستەکەم میزەکەم بۆ ڕناگیرێت. ئەوە هۆکارێکی ترە. هۆکارێکی تری قەبزیەکی زۆرە لە دایکەکەیە یاخود لە ئافرەتەکەیە باگشتی. هۆکاری تەمەنیش هۆکارێکی ترە ئەگەر باسی کەینەوە، بەهۆی تەمەنەوە بە هەمان شێو دیسان ئەو ژەیانە زەعیف دەبنەوە و بێهێزیان تێکەوێ، وەکو چۆن هەموو بەشەکانی لەشی ئافرەت لەگەڵ تەمەناو لە لێچوونەوەی سووری مانگانەیان بۆ هۆکاری هۆرمۆنات نامێنێت، بە هەمان شێوە ئەویش هۆکارێکە بۆ ئەوەی کە داخزانن ڕووباو بەرەو تەمەن هەڵکشانن و بەرەو تا چەند مناڵە زیاتر بێ ئەم داخزانە زیاتر دەبێت. لە هەردوو حاڵەتەکە ڕوئەیە، بەڵام لە مناڵبوونی ئاساییە ئەوە زیاتر ڕوئەیە، لەبەرەوەی دایکەکە بۆ نمونە قوتێکی زۆرەکە لە کاتی مناڵبوونەکە، ئەوەش هۆکارێکە ئەو زەختە دروستەکە، ئەو پستانە دروستەکە بێتە خوارەوە. بەڵام ئەگەر هۆکارەکانی تر باسکەین، بۆ نمونە قەڵەوی، بۆ نمونە ئەوەی کە ئافرەتێک قەبزیەکی زۆری هەبێ، بۆ نمونە ئەگەر بێهێزی هەبێ لە ژێکانیا، احتیمال زۆرە لە دایکێکی شاڕووباکە بە شێوەی نەشتەرگەری بیبێ، بەڵام بۆ ئاسایی زیاترە. چارەسەرەکان ئەگەر ئێمە باسی بەجیاواز باسەکرێت، تەبان یەکەمیان ئەگەر مناڵدانەکە بێتە خوارەوانێ،
ئەو باسم کرد سێ جۆری هەیە. جۆری یەکەمەوەی مەسەلەن یەتە خوارێ بەس ناگاتە عەفوو دەرچەی ناولەش. بەشی دووەمەوەی هەستەکەی دەرچەی یان لە دەرچەی ناولەش و هەست بە دەمی مناڵدانەکرێت. بەشی سێهەم هاتنە دەرەوەی تەواوی مناڵدانەکەیە. ئەگەر ئەم دایکە بۆ نمونە گەنج بێ ئەم ئافرەتە، ئێمە وەکو شێوەیەک شتێکمانەیە پێ وترێ ئەڵقەی بۆ دائەنرێ. مثلا نایەوێت جارێ مناڵدانی دەرکا یان مثلا مناڵدانی ببڕێت نیوەی، لەو حاڵەتانەیە ئێمە ئەڵقەدانین. لە حاڵەتی ئەو ئافرەتانەی کە زۆر بەتەمەنن، طبعاً لە زۆر بەتەمەنەکانە و کە چەند مناڵێکی زۆریان بووە ئەوە زۆرە، لەو حاڵەتان سندایک بۆ نمونە ئافرەتەکە نەخۆشە، زەختی هەیە، دڵی هەیە، ناتوانی بیبێتە ژێر بێهۆشکاری و عملیاتی بۆ بکرێ و نەشتەرگەی بۆ بکرێ، ئەوانیش بە هەمان شێوە ئەڵقەیان بۆ دانێمە. جۆری یەکەم. جۆری دووەمیشیان ئەوانن کە ئێمە بە نەشتەرگەری بۆیان ئەەکەین. نەشتەرگەرێکە ژۆک و باسم کرد بە پێی جۆری داخزانەکەیە. زۆر کات بەەوە کۆتاییە ئەگەر ئەو دایکە مەسەلەن 5-6 مناڵ هەیە ئەڵێ من ئیتر نامەوێ مناڵم بێتەواو، هەر لە ڕێگەی دامێنەوە نەشتەرگەری بۆ ئەکرێت و لابردنی مناڵدانی بۆ ئەکرێت. ئەمە ئەگەر شلبوونەوەی ناولەش و داخزانی دیواری میزەڵان و دیواری کۆم بێ، ئەویش چەند شێوەیەکی خۆی هەیە. مەسەلەن بۆ نمونە دایکێ گێر بۆ لای تۆ دوو مناڵی بۆ نمونە هەیەی و گەنجی شەجارێک، یعنی ئەگەر ئەو بە چەند ساڵێکی تریش بۆ شێوە بمێنێتەوە هیچ زەرەرێک لەو دایکە نایە. لەبەرەوە تۆ پێی ئەڵێ بڕۆ مەسەلەن خێزانە تەواوکە، بۆ نمونە تۆ 3 مناڵتەوێ، 4 مناڵتەوێ، 5 مناڵ، ئەوانە تەواوکە و دوای ئەوە وەرەوانێ ئێمە زیاتر ناولەش داخزان وەکو جوانکاری وایە. ئللا لە چەند حاڵەتێکانە بێ. یەکێک لەوانە ئەوەیە کە دایکەکە تووشی ڕانەگرتنی میز ئەبێ، ئەوە کەوکو باسم کرد، ئەوە زۆر یەکێکە لە ناڕەحەتیەکان. ئەویش ئێمە ئەبێ لەگەڵ بەشی میز و میزەڕۆیە مەسەلەن تایبەتمەندیەکی خۆی هەیە، یعنی ئێمە ئەو جۆرە نەخۆشانە ئەنێرین بزانین هۆکاری میز ڕانەگرتنەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناولەشی خزاوە، یا هۆکارەکە ئەوەی لە زەعیفبوونی مناڵداندایە، یا مەسەلەن زەعیفبوونی دەمی میزە ڕۆیە، یعنی کونی میز عیب نەبێ. ئەمانە بەپێی ئەو شێوەیە کە بەو شێوە اینجا مەسەلەن ئەگەر هۆکارەکە نەگەڕێتەوە بۆ ناولەش داخزانەکە، گەڕانەوەکەی بۆ زەعیفبوونی ماسوولکەکانی میزەڵان بێ، ئەوە جۆرێک عیلاجەکرێ. ئەگەر کونی میز بێت زەعیف بوو بێت و توانای نەما بێ، چکە ئەو عادەتەن کونی میز ماسوولکەییە، قوتێکی خۆیە. ئەگەر ئەو قوتەی نەما بێ ماسوولکەکانی، ئەوە حاڵەتێکە ئێمە کشتێکیان بۆ داهێنرێن، پێوترێت تێنشن ڤەجاینەڵ تێب ئەو TOT ینی ترانس ئۆبتورێتەر تێب، ئەو دوانە هەردووشی بۆیان ئەکرێ. ئێمە لەگەڵیشیان ئەگەر میزەڵانەکەی هاتبێتە خوارەوە ئەویشی بۆ هەڵە بەسترێتەوانێ. هۆکاری تر هەیە مەسەلەن ئیتر دایکەکە بۆ نمونە عیبەیتیانێ مەسەلەن و دایکە مەسەلەن دەرچەی ناولەشی و کۆمی بۆتەوە بەیەک، یعنی ئەمانە لە بابی جوانکاری دەرەچن، چکە منوتم وەکوتر جوانکاری ئەگەر تەسک بکرێتەوە ناولەش. بەڵام مەسەلەن دایکێکی بەڕێزێ مەسەلەن کۆمی و ناولەشی بووە بەیەک، تۆ ناچاری لەو حاڵەتانەیە نەشتەرگەری هەڵبەستنەوەی بۆ بکەیت. بابی سێهەمیشیان نەشتەرگەری جوانکاریە کە عیب نەبێ هەڵبەستنەوە و تەستکردنەوەی ناولەشە. ئەگەر دایکێک مناڵبوونەکانی تەواو نەکردبێت، پێویست دەکا مناڵەکانی تری دوای بە نەشتەرگەری ببێ، وا باشترێکە. ئەگی نەک لە 100% ئیلا ئەبێ بە نەشتەرگەری بیبێ، بەڵام احتیمالی دروستبوونەوەی هەیە و دڕانەوەی هەیە، مثلا ناولەشی ئەدڕێت، لەو حاڵەتەیە بێ بە نەشتەرگەری مناڵی بێ. ئەگین وەکوتر ینی حاڵەتەکە زۆر کزە ئەگەر جارێکی تر وەکو خۆی لێ بێتەوە.